سڵاتان لێ بێم کاتتان باش یەکەم بەرنامەی ساڵی نوێ لە بەرنامەی گەرما و گەرم ومێ دەکەم ساڵێکی پڕ خێر و خۆشی بێ بەڕێزان تەوەری گفتوگۆکانمان تایبەتە بە دۆخی عێراق دیارە دوای دەستپێکردنی خۆپیشاندانەکان دەست لە کارکێشانەوەی دکتۆر عادل عەبدولمەهدی تاوەکو ئێستا جێگرەوەیەک بۆ دکتۆر عادل عەبدولمەهدی دیاری نەکراوە لە عێراقدا لە دوایین ڕووداوەکاندا هێزی ئاسمانی ئەمریکی بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشی کردوتە سەر چەند بنکەیەکی هێزەکانی حیزبوڵای عێراقی کە سەر بە میلیشیاکانی حەشدی شەعبین لە عێراقدا و سەر بە هێزە شیعەکانن بارودۆخی عێراق ئاڵۆزتر بووە لە ئەو هێرشانەدا نزیکی 25 کەس لە هێزەکانی شیعە لە حەشدی شەعبی کوژراون زیاتر لە 50 کەس بریندارن دوای ڕووداوانە بۆ یەکەم جار لە ناودۆخی سیاسی عێراقدا هێزەکانی حەشدی شەعبی و ئەوانی کە سەر بە حەشدی شەعبین چۆنڵی ئابلوقەی باڵێزخانی ئەمریکیان لە عێراقداوە کە لە ناوچەی سەوزدایە کە بۆ یەکەم جار لە دوای خۆپیشاندانەکان وەکوتم یعنی خۆپیشاندەران و ناڕازیەکان بە تایبەتی ئەوانی کە بەرەوڕووی باڵێزخانی ئەمریکان بگەنە دیوارەکانی باڵێزخانی ئەمریکا و بەبێی دوایین زانیاریەکان دیبلۆماتکاران و باڵێزی ئەمریکا لە عێراق لە نێو باڵێزخانەدا نەماوە تەنها چەند یەکەیەکی هێزی سەربازی ئەمریکی لە ناو باڵێزخانەکەدان ئەمڕۆ ئێوارە تۆزێک ئەو گرژیە ئەو ئاڵۆزیەکەم بووە بەڵام هێشتا مەترسی لەسەر باڵێزخانەی ئەمریکا هەیە لە دوایین کاردانەوەکاندا سەرۆکایەتی کۆمار بەیاننامەیەکی بڵاو کردوەوە باز لەوە دەکات کە ئەمە هەم لەلایەن ئەمریکا و ڕێکەوتنامەی ئەمریکی نێوان عێراق و ئەمریکا پێشێل کراوە هەم هێزەکانی حەشدی شەعبی و هاوڵاتیانی عێراقی پێویستە بە خۆدا بگرن بەرامبەر بەو ڕووداوانە و چاوەڕوانی لێکۆڵینەوە وردەکان بن کە عێراقیەکان ئەنجامی دەدەن لە لایشترەوە سەرۆکوەزیرانی عێراق باسی لەوە کردووە کە ئەمە دەرەنجامەکەی باش نابێ و هێزەکانی ئەمریکا نابێ کردەوەی لەم جۆرە لە ناو خاکی عێراقدا بەرامبەر بە میلیشیا و هێزە شیعەکان و بە تایبەتی حەشدی شەعبی باس بکەن ئەنجام بدەن بە تایبەتی کە سەرۆکوەزیرانی عێراق و حکوومەتی عێراقی باسی لەوە کردووە کە ئەم هێزانە ڕوبەڕووی داعش بوونەوە هاوپەیمانێکی باشی هاوپەیمانان بوون لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا لە ئێوارەی ئەمڕۆدا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردوەوە باز لەوە دەکات کە کاردانەوەی ئەم ڕووداوانە باش نابن و باز لەوە دەکات کە هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان دۆستی عێراقیەکانن چ لە ئازادکردنی عێراق لە 2003 چ لە پشتیوانیکردنی عێراقیەکان و هەرێمی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی داعش و سەرخەستنی دیموکراسی لە عێراقدا لە دوایین کاردانەوەدا باڵێزخانەی ئەمریکا لە عێراق لە ئێستادا بە شێوەیەکی کاتی کارەکانی خۆی لە عێراق ڕاگرتووە باز لە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق دەکەین باز لە ڕووداوەکانی دوایین جاری عێراق دەکەین باز لەوە دەکەین کە دۆخی عێراق لە ساڵی 2020 بەرەو چۆ دەچێت لە کاتێکدا کە دۆخی عێراق و ناوخۆی عێراق دەکوڵا و تەنها گرفتی هێزە عێراقیەکان و حزبە عێراقیەکان و حکوومەتی عێراقی خۆپیشاندەران و شەقامی عێراقی بوون بەڵام ئێستا ئەمریکا و هاوپەیمانەکانیشی هاتۆ دەسەر ئەوەی کە لە عێراق ڕوودەدا ڕوبەڕووبوونەوەی بە وەکالەتی نێوان ئەمریکا و ئێرانە یان نەخێر ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا لەگەڵ خودی عێراق خۆی بۆ زیاتر سەپاندنی هەژمونی ئەمریکی لە عێراق و دوورخستنەوە و کەمکردنەوەی هەژمونی ئێرانی لە نێو خاکی عێراقدا گفتوگۆکانمان لەم چوارچێوە بن بە میوانداری بەڕێزان ڕێبوار محەممەد چاودێری سیاسی لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمانن هەروەها ئازاد جۆڵا چاودێری سیاسی کە لە ستۆدیۆکانمان لە هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵمانە بن سپاس بۆ بەشداری هەوری وڵاتان و ساڵی نوێ لە هەردوو وڵاتان پیرۆز بێ کاک ڕێبوار ناوی ئەنی چیەوەی کە ئێستا لە عێراق ڕوودەدا ڕوبەڕووبوونەوەی هەژبوونی ئێرانی لە عێراق یان دۆخێکە کە لە عێراق هاتە پێش و ئەمریکا دروستی کرد بۆ ئەوەی کە جۆرێک لە بەرژەوەندەکانی خۆی لە عێراقدا بێنێتە دی زۆر سپاس بۆ میواندارەکەتان ساڵی نوێ لە بەڕێستان و جەماوەری خەڵکی کوردستان و جەماوەری کەناڵی ئاسمانی گەلی کوردستان پیرۆز بێت لە ڕاستیدا ئەم ڕووداوانەی کە ڕوەدەن فعل و ڕەتفعل لە کار و کاردانەوەیە دەبێ ئێمە بۆ ڕێگەکانی بگەڕێنەوە بزانین لەکوێ هاتۆ و بەرەوکوێ دەڕوات و ئێستا لەکوێیە لە ڕاستیدا هەم ئەمریکا بۆ خۆی هەژمونی داگیرکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەم ئێرانیش ئەوە دەمێکە بڕیاردراوە استراتیژی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر سێ ڕەکیزە سێ ئەساسەیە ئەویش یەکەم دەست بەسەراگرتنی نەوتاوە بڕیاری سیاسیە و پاراستنی ئاسایشی ئیسرائیلە ئەمریکا ئەوەی کە بەدوایەتی لە ڕاستیدا لە ناوچەکە تا ڕادەیەک لە عێراق دەستی بەسەر نەوتا گرتووە و لە ئێرانیش بە خۆ دەزانی پێش گەمارە ئابوووریەکان 2,200,000 بەرمیل نەوت ئەڕۆشت ئێستا
200,000 بەرمیل ڕۆژانە ئەفرۆشێ بەخۆی لەوێ کاتی نەوتی لە دەست ئێران سندەوتەوە بۆی کە ئابووری ئەمریکا ئەگەر ئەو هەڕەشەی ئێران جێبەجێ وە نۆت بە ئیوانی سینیم فرۆشتایە ئابووری ئەمریکات و ڕوبەڕووی مەترسیە بوو ئەو کارتێ لە دەستی ئێران وەرگرتو دوو حاڵەتی تر ماوە کە ئاسایشی ئیسرائیل و بڕیارە سیاسەکانە ئەمەش لێرەدا ئەوەی کە لە عێراق ڕوەدات و بەپێی هەموو بەدواچوون و ڕێی چاودێرانی سیاسی ئەوەیە کە لە عێراق ینی ململانی ئەمریکا و ئێران یەکلایی دەبێتەوە لێرەوە هەژمونی ئێران لە سووریا و لە لوبنان کۆتایی دێ بۆیە ئەمانە حاڵەتەکەی گەیانێتە ئەوەی کە ئێران گەشتۆتە حاڵەتێکی تر تەحمولی نەماوە بەڕاستی ئەمریکا وردە کارتەکانی خۆی بەکارێنێەوە ئامانجەکانی ئەپێکیەوە بۆ پێشەوە دەڕات مان لەو سێ ڕێکیزەی کە یا ئامانجەی کە هێتێتی یەکیانی گرتووە کاتی نەوتە و دوانەکەی تریش کاری لەسەرکات لە عێراقدا سەیری ئەگەر ڕابردوو بکەین بە تەواوەتی عێراق لەژێر هەژمونی ئێرانە بوو ئێستا سیرکە سەرۆکاتی کۆمار سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران تەنانەت مەرجعی باڵای شیعەکان عەلی سیستانی ناڕاستە و خۆ بە حەشی شعبی ئەڵێ ئێوە هێزێکن نابێت لە خۆتانەوە بڕیاردەن دەبێت لە چوارچێوەی حکوومەتی عێراقی و لەژێر سایی سەرۆک وەزیران کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە بڕیاردەن ینی بۆ خۆی لە کوردستانیشەوە وەکو خۆی بەڕێز ئاماژت پێکرد کە سەرۆکاتی هەرێم بەیاننامەیان دەرکردووە هەستەکەی کە ئەو هێزانەی سەر بە ئێران وردە ینی تاریکە بنەوە جیا بنەوە ئەمە بۆچیە لەبەر ئەمریکا دەیەوێت هەژمونی ئێران لە عێراقا کۆتایی پێ بەبەوەی کە ئەو هێزەی کە جا بەم جۆرە لە مامەڵەکردن لە هێرشکردنە سەر بارەگاکانی حەزبوڵا و هەندێک لە کەتیبەکانی حەشدی شعبی بەم جۆرە ئێوێ هەژمونی ئێرانی کەم کاتەوە ینی ڕاستەوخۆ بە فشاری سەربازی یان نەخێر کۆمەڵە کارتی بەکارهێناوە کارتی شەقامی بەکارهێناوە کە جەماوەری عێراقی ڕوبەڕووی ئەو هێزانە کردووە کە سەر بە ئێران کاتێک شەقام کە دەجوڵێ ئەمریکا لە پشت بەدڵنیایە و پشتیوانی دەکاوە هەر لە تویتێکی ترامپە ئەڵێک عێراقیەکان ڕۆژتانە ئەو هێزانەی کە سەر بە ئێران و ئێرانن بێوەرن دووبارە دەریانکەنەوە و ئازادی خۆتانمە دەستبێنەوە بەڵگەیەکە کە شەقامی عێراقی تا ڕادەیەک ئەمریکا دەیجوڵێنێ ئەو قسفانە یا ئەو بمبارانە ڕەتفیعلە تا ئێستا 11 جار حەشدی شعبی لە بەژۆندەکانی ئەمریکایاندا و دواتر لە کەیوەن لە کەرکووک ئەمە دوای ئەوەی کە نوێنی باڵەسخانی ئەمریکا سەردانی وەزارەتی دیفاعی عێراق کە داوای لێکا کە وەڵامیان هەبێ بۆ ئەم بابەتە چونکە ئیتفاقی ئەمنی بینی عێراق و ئەمریکا هەیە بۆی کە پێکەوە کاری هاوبەشی بکەن و ئەرکی حکوومەتی عێراقیە پاراستنی کونسوڵێت و سەفارەتەکان و کەناڵە دیبلۆماسیەکان پارێزێت بەڵام عێراق نەیتوانی وەڵامێکی نەبوو بۆیە ئەمریکا وەکو وەڵامێکی تون بۆ ئێران و بۆ حەشی شعبی ئەو پەیامی پێدان کە باشە بزانین کاگازات جۆڵا ڕای لەسەر ئەم بابەتە چییە؟ کاگازات ئێوە ڕاتان چێت لەسەر ئەم جۆرە لە جموجۆڵی سەربازی ئەمریکی لە عێراق لە دوای ساڵی 2023 بە دیاریکراوی لە ساڵانی 2005-2006 تا ناوەڕاستی 2007 ڕوبەڕبوونەوەی چەکداری لە نێوان هێزەکانی مەهدی کە سەر بە مختدا سەدر بوون لەگەڵ هێزەکانی ئەمریکا ڕوویدا لە دوای ئەوەوە هێزەکانی ئەمریکا بە دیاریکراوی لەلایەن هێزەکانی حەشدی شعبی و لەلایەن شیعە مەزهەبەکان لە عێراقدا نەکراون بە ئامانج ئێستا ئەمریکا لە دوای چەند ڕووداوێک بۆ تایبەتی کوژرانی مقاولێکی ئەمریکی لە کەیوەن و ڕووداوەکانی کەیوەن ڕاستەوخۆ هێزەکانی حەزبوڵڵا عێراقی لە نێو خاکی عێراق لە قائیم لە ناوچەی سونەنیشین دەکا بە ئامانج و ئەو ڕووداوانی لێ دەکەوێتەوە کە دیوارەکانی باڵۆزخانی ئەمریکا گرتێ بەردەدەن و خۆپیشاندەران و ناڕازیان لە هەڵوێستی ئەمریکیەکان دەچنە نێو ناوچەی سەوزەوە کە زیاتر لە 2 مانگە خۆپیشاندەرانی عێراقی دەیانەوێت بچنە نێو ناوچەی سەوزەوە و قوربانیشاندا لەو حاڵەتەدا بەڵام نەیانتوانی ئێستا بە ئاسانی ناوچەی سەوز کرایەوە بۆ لایەنگرانی حەشدی شعبی و هێزەکانی حەشدی شعبی تاوەکو بەردەم باڵۆزخانی ئەمریکا بچن. سڵاو لە تۆ لە میوانەکەت و لە بینێرانی گەلی کوردستان ساڵی تازە پیرۆز بێ لە هەملایەک لە ڕاستیدا مەسلەی ئێستای بارودۆخی عێراق شەڕە لە نێوان دوو دەوڵەتی بەهێز یەکیان ئەمریکایە زلهێزی جیهانی و یەکی ئەوی تریش کۆماری ئیسلامی ئێرانە کە وڵاتێکی کاریگەر و بەهێزە لە ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و بە تایبەتیش سەبارەت بە عێراق هەم دراوسەیەکی بەرفراوانی سنوورێکی بەرفراوان لەگەڵ عێراقەیە و هەم پێگە و کاریگەری خۆی لە عێراقدا هەیە بە حکمی دەسەڵاتی عێراق
و بە حکمی مەذهب و ئاین لە عێراقدا ئەم شەڕێکە ئێستا دەکرێت بە وەکالەتە شەڕێکە لە نێوانی ئەمریکا و ئێران لەسەر ئەرزی عێراق و بە خاچی و بە خاک و بە نفوس و بە مالی و بە هەموو شتێکی عێراق ئەم شەڕە لە دوو لاوە ئاڕاستە دەکرێت نە ئێران دەیەوێت ئەم شەڕە بگوازرێتەوە ناوخاچی ئێران و نە ئەمریکاش دەیەوێت لە هیچ شوێنێک بەرژەوەندیەکانی ئەو بکەوێتە بەرمەترسیەوە لە ڕاستیدا لە دوای 2003 وە کاتێککە عێراق گۆڕان بەسەر سیستەمە سیاسەکەی داهات لە ڕوخانی ڕژێمی سەدامەوە و دواتر لە 2005 نووسینەوەی دەستور و دەتوانین بەڵێن لە دوای نووسینەوەی دەستورەوە زۆر کاریگەرانە ئێران لە ڕێگای دەستور و لە ڕێگای دەسەڵاتی ڕسمیەوە پێکەنانی یەکەمین کابینی حکومەتەوە ئێران هەژمۆنی خۆی بە تەواوی لەسەر عێراقدا سەپاند ئەمەد لەبیر نەچێ بۆ ڕوخاندنی ڕژێمی سەدام و گۆڕینی سیستەمی سیاسی لە عێراقدا ئەمریکا قوربانی داوە 4-5 مارێنزی کوژراوە بۆیە ئەوان بە ئاسانی دەستبەرداری عێراق نابن و هەمیشە ئەمریکا لە هەوڵی ئەوەدا بووە کۆنتترۆلی عێراق بکە هەم لە پێناوی جیۆجوگرافیەکەی و هەم لە پێناوی مەسلەی نەوت و داهات و هەم لە پێناوی مەسلەی ئەم هەموو کێشە و ئالۆزیە و ئەو استراتیجیە کە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیەی لەبەر هەموو ئەوانە عێراق پێگەیەکی گرنگ بووە بۆ ئەمریکیەکان بە ئاسانی نایەنێوێت دەستبەرداری عێراق بن لەو کاتەوە لە 2005 وەگە تۆ حسابی بکەیت کێروی ئێران تاوەکو ئەمڕۆکە دەتوانین بڵێن ڕوو لە نزولە ئەوەی کە ئێستاکە لە شارعی عێراقی ڕوودەدا دەرئەنجامە فعلەن دەرئەنجامی ئەم لێکەوتانەی نێوانی ئەم ناکۆچانەی نێوان ئەمریکا و عێراق ئێرانە لەسەر ساحەی عێراقداکەوە ئەرزێتێکی باشە عێراق ئەرزێتێکی باشی هەیە بۆ ئەم دروستبوونی ئەم حاڵەتانە بۆ تەسفیح حساباتی ئەمریکا و عێراق ئەمریکا و ئێران لەسەر خاکی عێراق چونکە بەشێک لە دەسەڵاتی عێراق دەتوانین بڵێن وە بەشێک لەو گروپانێکەوە ئێستا لە ناو حەشدی شەعبین بە تایبەتی ڕێکخراوی بدر و عصائب الأحلحاق و حزب الله ئەوانە هێزێکن ڕاستەوخۆ تەوجیهات لە ئێران وەردەگرن و ئیمکانیاتی مادی و معنەوی و سەربازی لە ئێرانەوە وەردەگرن و بە تەوجیهاتی ئێرانیش ئیش دەکەن تۆ ئەگەر سەیر بکەی ئێستا ماڵی شیعە دابەش بووە بە دوو بەش ئاڕاستەیەکیان ئەمریکا دەیجولێنی کە ڕۆژانە خەڵکانێکن دێنە سەر شەقام و ساحەی تەحریر و هەندێک لە پارێزگەکانی تر و ئەوانی تریش بەشێکیان ڕاستەوخۆ سەر بە ئێران ئێستا ئێران دەیان جوڵێنی ئێران دەتوانێت ڕاستەوخۆ زیاتر کاریگەری سەربازی هەبێ لە عێراقدا بە حکمی هێزە شیعیەکان و هێزە حەشدی شەعبیەکان ئەو گروپە حەشدی شەعبیەکان کە بەشێک لە هێزانی حەشدی شەعبی سەر بە ئێرانن بەڵام بەهۆی ئەم بارودۆخە خراپەی ئابووری و اقتصادی و گەندەڵی و فەساد و حکمڕانی ڕابردووی خراپەی ڕابردووی عێراق ئەمریکا توانیتی شەقام بجوولێنی یعنی سۆزی هاوڵاتیان بجوولێنی بەوەیکەوە ئەم خۆپیشاندانە بەرفراوانە و سەقفی داواکاریەکانیشیان زیاد بکەن لە ڕابردوودا ئێمە بینیمان هەر لەلایەن شیعەکان و لە پارێزگەکانی عێراقدا و لە نەجەف و ئەوانە هێرش کرایە سەر قونسڵی ئێران و سووتێندا دوێنێ پێرێش هێرشکە سەر سەفارەی ئەمریکی لە بەغدا و هەوڵی سووتاندنیاندا ئەوە دیارە ئەوانەی کەوا لە پشتی ئەو هێرشانن بۆ سەر قونسڵیە ئێران لە نەجەف و ئەوانە چێن و ئەوانەی کە ئەمڕۆ دوێنێ پێرێش هێرشیان کردە سەر قونسڵیەی ئەمریکا شێ پشتیوانیان لێ دەکات ئەمە بیزدەبەت تەسفیح حساباتی ئەم دوو وڵاتەیە لە عێراقدا بۆ عێراق وا باشە سیستەمی سیاسی عێراق سیستەمێکی دەتوانێت بڵێ ناجێگیرە سیستەمێکە نەیتوانیە نە لە ڕووی سیاسیەوە ئێتیمنان عەندو دڵنیایی بە خەڵکی عێراق ببەخشێن نە لە ڕووی خزمەت گوزاریەوە توانێتی خزمەتی باش پێشکەش بە هاوڵاتیان بکەن نە لە ڕووی ئەمنیەوە ئامین بووە و لە هیچ ڕوویەکەوە دەتوانین بڵێن سەرکەوتوو نەبووە ئەمش هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە خودی عێراقیەکان بڕیار بەدەست نەبوون لە پرۆسەی سیاسی و لە بڕیاری سیاسی عێراقدا بە پێچەوانەوە هەمیشە دەستە دەرەکیەکان زیاتر بەهێز بوون لە عێراقدا چ ئەمریکیەکان و بە تایبەتیش ئێران کە کاریگەری زۆرە لە عێراقدا هەمیشە ئێران مداخلەی لە وڵاتانی تر کردو بۆ بەرژەوەندی خۆی ئێستا لە وڵاتە عەرەبیەکان لە چوار وڵاتی لە چوار پایتەختی وڵاتی عەرەبی ئێران حکمڕانە و کاریگەری هەیە بۆیە ئەمەی ئێستا لە عێراقدا گوزەرەی خواستی عێراقیەکان نییە و حەز و ئارەزووی ئەوان نییە بەرنامەی ئەوانیش نیە بە پێچەوانەوە هەندێک بەکار دەهێنرێت بۆ جێبەجێکردنی ئەجندای هەندێک دەوڵەتی ئیقلیمی نێودەوڵەتی باشە کاک ئازاد عێراقیەکان لە دوو ڕێگەوە لە سێ ڕێگەوە باز لەوەکەن کە ئەم کاردانەوانە بەرامبەر بە هێرشەکانی ئەمریکا بۆ دۆخی عێراق بۆ ئێستای عێراق و ئایندەی عێراق باش ناکەوێتەوە لە سەرۆکایەتی کۆمار لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە بەیاننامەی سەرۆکایەتی هەرێمیشدا ئەم سێ ئاماژەیە بە ڕوونی دەخوێنرێتەوە باش ناکەوێتەوە بۆ دۆخی عێراق بە واتای چی دێ؟
بەواتای ئەوە دێکەوە ئەمریکا بە ئاسانی دەستبەرداری عراق نابێت سیاسەتی ئێران لە عێراقدا دەتوانین بڵێ پێشتر باسمان کرد لە 2005 تاوەکو ئەمڕۆکە ڕوو لە نزولە ئێران بۆ خۆی گۆشەگیرە گەمارویەکی ئابووری گەورەی لەسرە بەخۆی لە ڕووی ئابووریەوە تاوەداتە پیوە لە ڕووی سیاسیەوە دەتوانین برێن دابڕاوە و منعەزیلە و لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی سیاسیشەوە بە هەمان شێوە ئێران ئێستا لە هەموو لایەکە و چواردەورە دراوە واتە ئێران بارودۆخی خۆی باش نییە لە هەموو ڕوویەکەوە خراپە ئەم هەوڵانەی کۆمەلگای نێودەوڵەتی و بە تایبەتیش کە ئەمریکا قیادەی دەکات بۆ دەستبڕینی ئێرانە بۆ ئەم هەژمونەی ئێرانە لە وڵاتانی ناوچەکە بە تایبەتی لە عێراق و لە سووریا و لە لوبنان لە یەمەن و لە هەندێک وڵاتانی تری کەندا و مەترسیەکانی ئێران دەسەڵاتی ئێران لەسەر بەرژەوەندی نێوتەکانی خەلیج هەموو ئەمانە ئەنجا پەیوەندی ئێران بە وڵاتانی قەوقاز و بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا لە ئەفغانستان و پاکستان و چەند گروپێک کە سەر بە ئێران و ئێران ئیدارەیانەدا هەموو ئەوانە ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتی ئێران بە مەترسی دەبینن و دەیانەوێت ئێران بگەڕێنەوە دۆخی خۆی و دەستی ئێران لە وڵاتانی تر ببڕێ ئەم هاریکاریەکەوە ئێران بۆ گروپ و هەندێک لە جەماعەت و تاقم و وڵاتان دەیکا دەیانەوێت ئەوە ببڕن بۆیە ئەمریکا بە ئاسانی دەستبەرداری ئەم ناوچەیە نابێ و عێراق کاریگەرە ئەم بەڕێزانەیە کە لە تۆش باست کرد کە بەیانیان دەرکردووەچێت بەڕێز سەرۆکۆمار و بەڕێز سەرۆکی هەرێم و پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەموو ئەو بەڕێزانە لە حیزبەلایەن و سیاسەکانی کوردستانیش دەرک بەو ڕاستیە دەکەن کەوە ئەم بارودۆخی کە ئێستاکە دەگوزارێت لە مابینی ئەمریکا و ئێران لە گۆڕەپانی عێراقدا خێری نابێ بۆ عێراقیەکان لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی مروی و لە هیچ ڕوویەکەوە خێری نابێ ئەنجا شەقامی عێراقیش بە دوو ئاڕاستەدا دەبات تۆ ئەگەر سەیری بکەی ئێستا کورد پشتیوانی لەم هێرشە ناکە کەوا کراوەتە سەر قۆنسڵیەی سەفارەی ئەمریکی باشە من ئەمێ پشتیوانیکردن و نەکردن و بەیاننامە کوردیەکان جیا بکەینەوە لە ڕوودا و عێراقیەکان من پێم خۆشەوە دواتر بە وردی باسی بکەین چونکە هەڵوێستی کوردی هەم لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە تاوەکو دەست لە کارکێشانەوەی دکتۆر عادل عەبدولنەدی و تاوەکو بە ئەمڕۆ دەکات هەڵوێستێکی تا ڕادێک دیاریکرا و سابت بووە و بەرزنزمی بە ڕووداوەکان بە هەڵوێستەکان لە دوای ڕووداوەکان نەهاتووە لە ڕاستی ئەگەر هاوڕان بن دواتر حەز دەکەم باسیەوە بکەین بەڵام لەگەڵ کاکڕێبوار باسیەوە بکەین بۆچی تەنها هیلالی شیعی و دەسەڵاتی شیعی و هەژمونی ئێرانی بە دەرئەنجامی ڕووداوەکانی ئەمڕۆ ببینین ئەی بۆچی ناوخۆی عێراق بۆچی هەڵەی مامەڵەی عێراقیەکان لەگەڵ ئەمریکا و ئیتیفاقیەتی عادل عەبدولمەهدی لەگەڵ چین دواتر دەست لە کارکێشانەوەی ئەمانە نەبەستینەوە بە ڕووداوەکانی ئێستای کە لە عێراق هەن بۆچی مامەڵەی ئەو هێزە شیعیانە کە لە کاتێک کە ئەمریکا زۆر داوای کرد پێویستە هێزەکانی حەشدی شەعبی بەو ناوە بەو جۆرە و بەو دەسەڵاتە نەمێنن بچنە نێو سوپاوە بۆچی ئەمانە بە هۆکاری ئەم کاردانەوانی ئێستا نەبینین بەدڵنیایەوە کاگەرام هەموو ئەو ڕووداوانە نەتیجەی ئەو بوو کە ئەمریکا داوای کرد لە حکوومەتی عێراقی هێزەکانی حەشی شەعبی بتوێت ینی کۆتایی پێبێنێت یا بوت مەرجەعیەتیش بەوە ڕازی بوو کە لە بۆتەی جێشی عێراقیە ڕێک بخرێتەوە بەڵام نە ئێران ڕازی بوو نەخۆشیان عێراق کۆنتترۆلی لەدەستدا لەو بارەوە نەیتوانی ئەو کارە بکە کە ئەمریکا داوایە کە ئەمریکاش دانانیشێ بە دیار ئەوەی کەوا ئێران بەتەواوی کۆنتترۆلی عێراقا بۆیە ئەمریکا دەستی کرد بە بەکارهێنانی کارتەکانی خۆی لە دژی حکوومەتی عێراقی بۆی بتوانێت ینی کۆنتترۆلی عێراق بکردنەوە تاواتی بۆژە دەستی خۆی ئەم ڕووداوانە ینی بەشێکی هەڵی حکوومەتی عێراقی ڕاستە کە نەیتوانیوە وەک ئەرکی سەشانی خۆی جێبەجێبکە بەرامبەر ئیتیفاقیەکانی کە لەگەڵ ئەمریکا کردووی بەرامبەر ئەوەی کە دەسەڵاتی هەیە لە دەستورە بووە گەیشتەوە بەم نەتیجە ئەمریکاش بە ناچاری هات ئەم کارتانەی بەکارهێنا کە شەقامی عێراق و وای کرد لە حکوومەتی عێراق دەسەکار بکێشنەوە و دواتر مەرجەعیەت پشتیوانی ئەو کار کە هێزەکانی حەشی شەعبی نەتوانن ڕۆڵ ببینن ئەمانە کۆمەڵێک کارن کە ئەمەی گەیانێتە ئەم خۆناغە ئەمەش بەردەوام بێ بە قەناعەتی من هەتاکو ئەو هێزانی کە سەر بە ئێران ئەمریکا وازانێت لە ساحەی عێراقیان کا بەدەرەوە لە ڕووی سیاسی ئەمە سەرەتای ئەو سیناریۆیە کە ئەمریکا دەوێت لە عێراق جێبەجێ بکات بەدڵنیایەوە ئەم دۆخە بەردەوام بێت تا ئەو کاتێک کە هەڵبژاردننی پێشەوە خت بە قەناعەتی من دێتە پێشەوە ئەم هێزانە بە هەر شێوەیەک بێ ئەمریکا ناڵە جاتت بەو باشە ئێستا باڵوسخانی ئەمریکا لە دوایین بەیاننامەیە ئەڵێ کارەکانی خۆمان لە عێراق ڕادەگرین ئەمە چ گرفتێ دروستەکە ئەوەندەی من بەدواتچوون کرد ئەڵێ باڵەسخانەکەمان پارێزراوە ئاسایشی تەواوی هەیە و عێراقیش دەیپارێزەوە هێز زیمارێنزی زیاتری بواتەوە تەنانەت ترام لە تویتێکا دەڵێت پێشکەوتوترین چەکی
ئەمریکا لە باڵۆزخانەی عێراقە ئەمە لەلایەک ئەمەوەکو پاراستنی بینا چکە ئێستا دیبلۆماتکاران و باڵۆزی ئەمریکا لەو بینایە نەماون باس کراکەوان لەوێ نەماون و ڕۆشتون بە ڕۆشتێکی نادیار من ئەوەندەی تەبینیم کردڵێ پێشتر ڕۆشتووە ئێستا لە گەڕانەوەیە بۆ باڵۆزخانەکە لەلایەکی ترەوە باسی ئەوە کرێت کە بەشێک لە کارەکانیان بێنە هەولێر لە قوسڵخانەی ئەمریکا لە هەولێر ئەرکانیان جێبەجێکەن بۆ ئەمریکا چ بەغدا بێت کێشەینە دایمەن ئەمریکا بەدیلی هەیە بۆ ئیشەکانی خۆی بۆیە ئەو بەردەوام بێت لەسەر ئەوەی تاکو ئەو کاتێک قسەکە ئەوەیە یعنی کاتێک کە باڵۆزخانەی وڵاتێک لە وڵاتێکدا کارەکانی وەستێنێواتە هاوکاریکردنیە وڵاتە دەوەستێواتە پەیوەندەکانی نێوان ئەو دوو وڵاتە کەم دەبێتەوە دەوەستێ هەتا ئەو کاتی کە کارەکان ئاسایی دەبنەوە قسەکە لەو چوارچێوەیە ئەمە گرفت دروست بۆ ناکە بۆ عێراق لە کاتێکا کە عێراق ئێستا سەرۆکوەزیرانی نییە گرفتی هەیە لەسەر دیاریکردنی سەرۆکوەزیران گرفتی هەیە لە نێو دیاریکردنی کەسێک تەنانەت بۆ ڕاستپاردن گرفتی هەیە لە هەندێک گرفتی نێوخۆیی لە نێو هێز عێراقەکان دروست بۆ باڕاستی سەرۆکۆمار بەڵێ بەدڵنیایەوە ئەمریکا کارتی سۆرە بەرامبەری عێراق بە عێراق دەبێت هەرچی زووە بچێتە ژێرباری داواکاریەکانی ئەمریکا و ئەینا حکوومەتی عێراقی دەوڵەتی عێراقی بەرەو چارنووسێکی نادیار دەڕوات هەرێمی کوردستان بەشێکە لە کارتی ئەمریکی تەنها بەڵێ باشە من ئەمە دواتر ڕوونی بکەیتەوە و بەڵێ چۆن قسەی لەسەر بکەینەوە چۆن ڕوونی بکەینەوە کاگازات عادل عەبدولمەهدی وەکو باسم کرد یعنی لە دوای ئەوەی کە دەچێت بۆ چین و ڕێکەوتنامەی زۆری ئابووری لەگەڵ چینەکانی ئیمزا دەکاوە ئەمریکاش لە دوای دەست بەکاربوونی ترەمپەوە بۆ ناسراوە کە بۆ بەرژەوەندێ مادەکانی خۆی دەگەڕێ کەواتە عێراق نەیتوانی بەرژەوەندیە مادیەکانی ئەمریکا دابین کا لە کاتێکە ئەمریکا قوربانی و زەرەری مادیشی لە خۆی داوە لە پێناوی عێراقدا بۆیە عێراق بەم دۆخە دەگا و ئەوەی لە سەرتاشەوە باز دەکرا یعنی شەقامی عێراقی کە جوڵاوە نەدەزانراچێ لە پشتی شەقامی عێراقیە ئێستا ئاسۆکەی دەرکەوتووە کە ئەمریکایە کەواتە ئەمریکا بۆ عێراقی نوێ چی ئەوێ چی ئەوێ لە ڕاستیدا ئەمریکا دەتوانین بڵێن لە پێکەنانی کابینەی ئەمجاری حکوومەتی عراقیدا توانی لە هەندێک ئازدا سەرکەوتن بەدەستبێنێ بەڵام لە هەندێکیاندا ڕەنگە بارودۆخ وای خواستبێ بەدڵی ئەو نەبێ بۆ نمونە ڕەنگە تا ئێستا گرفتێکی نەبوو بێت لەگەڵ کورد بەگشتی و لەگەڵ نوێنەری کورد لە سەرۆکایەتی کۆمار و لەگەڵ سونەکان و لە سەرۆکایەتی پەرلەماندا بەڵام ئەوەی کە گرفت بووە فۆکسیشی لەسەر بوو مەسەلەی خودی سەرۆک وەزیران بوو لە عێراقدا پێکەنانی کابینەکە ئەو کاتە بەبیرماندێکەوە هەموو لایەنەکانی شیعە کە ئەوان مکەلەف بوون بۆی کە ئەنجومەنی وەزیران پێک بهێنن نەگەویشتنە یەک دەتوانین بڵێن عادل عەبدولمەهدی وەکو کەسێک کە ئەزعەف الئیمان دانرا لە نێوانی پێکهاتەکان و لە نێوان شیعەکانیشدا بەوەی کە ئەم دابدرێ بەوەی کە هەموو لایەک پێڕازی بن خۆ ئەگەرنە عادل عەبدولمەهدی کەسێکە لە حیزبیش و لە فراکسیۆنیش لە پەرلەماندا لاواازترین کارکتەرە لە عێراقدا لە ڕووی هێزەوە بەڵام کەسێکە ڕەنگە مەقبول بێ لەلایەن هەموو لایەنەکانەوە بۆ ئەوەی بتوانێت عێراق لەم دۆخەدا ڕزگار بکە ئەمریکا لە هەندێک نیگەرانیەکانی نیگەران بوو لە هەندێک هەڵسوکەوتی عادل عەبدولمەهدی وەکو ئەنجومەنی وەزیران کەوا سەلاحەتی هەیە بە پێی دەستور بچێ ئەم ڕێکەوتنانیان ئەم بڕیارانە لای سەرۆک وەزیرانە ئەم ڕێکەوتنەی سین کە بەڕێزکاک ڕێبواریش باسی کرد و جەنابیشت ئەمە زۆر کاریگەر بوو بە تایبەتی کێشەشی زۆر گەورە ململانەیەکی زۆر گەورەی ئابووری لە نێوانی ئەمریکا و سیندا هەیە ئێستاکەوە ڕەنگە لە داهاتوودا ململانەی نێوان ئەمریکا و سین لە بواری ئابووریدا زۆر لەوە گەورەتر بێ زۆر کێشەتریش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بنێتەوە لە کاتێکدا عادل عەبدولمەهدی دەسەدانی سین دەکا و ڕێکەوتنی دەیان ملیار دۆلار لەگەڵ سین ئیمزا دەکا ئەمریکای نیگەران کردووە خاڵێکی تر هاتنی ترامپ بۆ بنکەی سەربازی عین ئەسەد و پەیوەندی بە تەلەفۆن لەگەڵ عادل عەبدولمەهدیەوە و بە جۆرێک لە ئینتقام و هاتنی وەزیری بەرگری بە هەمان شێوە بۆ هەمان سەربازگا و داوای ئەمریکیەکان لە عادل عەبدولمەهدی بەوەی کە پابەندی ئەم یاسای هاوپەیمانیەتی دژ بە ئێران بن بەوەی کە لە مەسەلەی ئابلۆقی ئابووری عێراق ئەو کاتیش ڕەتی کردەوە و هیچ پابەندیش نەبووە و مەسەلەی گومرگ و خاڵە سنووریەکان بین نێوانی عێراق و ئێران دووبارە ئەمریکای نیگەران کردووە هەموو ئەوانە زائیدەن جموجۆڵەکانی حرەکاتی ئەو گروپە شیعیانەی کەەوە ڕاستەخۆ سەر بە ئێران و کە دوێنێ پێرەوە و ئەمڕۆکەش هێرشیان کردە سەر قونسڵیەی ئەمریکا هەموو ئەوانە سەر سەفارەی ئەمریکا هەموو ئەوانە کاریگەریان هەبووە بۆ ئەوەی کەەوە عادل عەبدولمەهدی کەسێکی مەقبول نەبێت لەلایەن ئەمریکیەکانەوە ئەم بارودۆخی ئێستاش کە خوڵقاوە هەم لە خۆپیشاندەرانی ڕۆژانی ئەو یەک دوو مانجە ڕابردوو و ئەوەی کە ئێستاکەش هەموو کار
بەڕێوەبەردانەوە ئەوەیە بەڵێ حکوومەتی عادل عەبدولمەهدی لە ئێستادا و لە دوای ئەویش هەر کەسێک بێتە سەر حکوم ناتوانێت پشتگوێی داخوازیەکان و خواستی ئەمریکا بکە لەگەڵ ئەوەی کە ئێرانیش لە عێراقدا وجودی هەیە بەڵام ئەوە دەرکەوت ئێستا سراعەکە و شەڕەکە زۆر چڕ بووتەوە و بەرەو یەکلابوونەوە دەچێت لە نێوانی چەند گروپێکی حەشدی شەعبی واتە باڵێک یان بەشێک لە شیعەکان و لەگەڵ تەواوی گەلانی تری عێراق و خواستی شەقام ئێستا دەتوانین بڵێن نە کورد نە سونەکان و بەعضێکیش لە شیعەکان لەگەڵ خواستی شەقام و ڕێعام کێشەیان نییە خوازیاری ئەوەن کەوە ئێران ئەوەندە مداخەلە لە دەسەڵاتی عێراق نەکا ئەوە ئێرانە لە ڕێگای چەند گروپێکی حەشدی شەعبیەوە و هێز و کاریگەری هەیە تا ئەمڕۆکەش ئەم فەوزایان دروست کردووە لە عێراقدا کە ئەمەش بە قازانجی عێراق تەواو نابێ ئێستا تۆ سیر بکە شیعەکان ناتوانن لە ناو ماڵی خۆیاندا کاندیدێک دیاری بکەن هەم لەبەر مەترسی ئێران و هەم لەلایەن لە ترسی شەقامیش ئێستا ئەمریکا ڕەنگە خۆی بێدەنگ کردبێ لە مەسەلەی دیاریکردنی کاندید بۆ سەرۆک ئەنجومەنی وەزیران بەدیلی عادل عەبدولمەهدی ئەوەی کە ئێستاکە بوویتە گرفت دەتوانین بڵێن نوێنەرایەتی سیاسەتی ئێرانی ئەمریکاش دەکات لە عێراقدا خۆپیشاندەرانن خۆپیشاندەران کەسێکیان ناوێت لە حیزبی بێ کەسێکیان ناوێت تێکەڵاوی گەندەڵی بوو بێ کەسێکیان ناوێ لەوانەیە لە نمونونەکانی ڕابردوو کە ئەمریکا قبوڵی نەبووە بۆیە ئێستا دەتوانین بڵێن شەقامی عێراقی بەگشتی ئەوەی کەوە ڕۆژانە لەسەر شەقامە و تەنانەت بەشێک لە بەشی زۆری کورد و سونەش پشتیوانی لە هەوڵەکان و یان لەو ئەجندای ئەمریکا دەکەن لە عێراق چونکە لە ڕابردوودا ئەوەندە هێز و هەژبوون و هەیمنەی ئێرانیەکان لە عێراقدا کاریگەری هەبووە و هەرگیزیش بەخێر نشکاوەتەوە بۆ عێراق بۆ گەلانی عێراقی بۆیە ئێستا خەڵکانی عێراق و شەقامی عێراقی بەگشتی لە هەژبوون و هەیمنەی ئێران نیگەرانن بۆیە ناکرێت لە داهاتوودا پشتگوێی ئەجندای ئەمریکا بکرێت لە عێراق باشە کەواتە ئێستا بەپی بەڕای هەردوو میوانەکەم کە هەردووچان چاودێری سیاسی ئاماژەکان بۆ ئەوەن کە نێوماڵی شیعی خێروبێری بۆ ئەمریکا نەماوە یاکەم بۆتەوە پێویستە ئەمریکا بیر لە بەدیلێک بۆ ئەمانە بکاتەوە پێویستە ئەمریکا کار لەسەر کارتەکانی تری بکات کە بە قسەی ڕێبوار محەممەد وەکو چاودێری سیاسی کە میوانمانە لە ستۆدیۆ کوردێکێکە لەو کارتانە کە دەکرێت ئەمریکا بەکاری بێنێ بەرامبەر بە عێراق و ڕووداوەکانی نێوخۆی عێراق ئەمانە گفتوگۆکانمانە بن لە دوای ئەو پشووی کە وەرەگرین پشوویەک وەرەگرین و ئەگەڕینەوە و باسی کورد دەکەین لە چوارچەوەی عێراق و لە چوارچەوەی ئەو ڕووداوە ئالۆزانی کە ئێستا لە عێراقدا هەن و باز لە بەدیلی ئەمریکی بۆ بەدیلی شیعە بۆ ئەمریکا لە عێراقەکەین بزانین چیە ئایا هەر لە نێوماڵی شیعەیە یا سونە و کورد بەدیلێکی دروستە بۆ ئەمریکیەکان ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە پەلە بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکهاتووە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 موشتەمەلات گەنجینە مەطباخ 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوەن باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرخ جارێکی سڵاتان لەبێ کاک ڕێبوار باسمان لەوە کرد کە کورد ڕەنگە بەشێک بێ لە ئەجەندای ئەمریکی لە نێو خاکی عێراقا ئەگەر ئەمریکا بێوێ کورد بەکاربهێنێ بەکارهێنانێک کە ئێمە دەڵین بەکارهێنان مەرج نیە وەکو داردەست بەکاری بهێنێ بەڵکو وەکو جۆرێک لە کارت وەکو جۆرێک لە فشار بەکاری بهێنێ و ڕەنگە بۆ بەرژەوەندی کوردیش بشکێتەوە ئەم بەکارهێنانە ئەمە چۆنە؟ کاکارام ئەمریکا دەوڵەتی موسساتی و پلان هاتۆ بەم ناوچە ئەگەر ئمە تەماشا بکەین لە ساڵی 91 لە باشووری سودان و لە عێراقەوە نقطەی دەستپێکردنی هەژمونی ئەمریکا بڵێن دەستپێکردنی بەرنامەکانی کردووە بەوەی کە لە ڕاپەڕین لە کوردستان دەستی بکرد و قەراری 688 و دواتر مافی کول لە دەستوری عێراق و تادێت لە شەڕی داعش هەموو ناوچەکانی خسۆژە دەستی کورد ئەمە بۆ خۆی قۆناغ بە قۆناغ
پشتیوانی لە کورد کرا و ئەجندای کوردیان هێنا پێشەوە ئەمەش دەرەنجامی چییە بۆچی بۆ لە ساڵ 1970 هەر ئەو خاکەی و هەر ئەو کوردەیە بەڵام بۆ ئێستا بەو شێوەیە لە سێ حاڵەتەوەی سێ نقطەی ئەساسی من جارێک تش باس بڵێ بەرەسات کورد چانسێکی گەورەیە لەم ناوچە لە ڕووی ئەوەی کە ئێمە وەکو میلەتی کورد هەژمونگەرایی نین فراوانخواز و ئەوە نین کە ئیمپراتۆرێتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستکەین و ئەم ناوچە داگیر دەست بەسەر وزا بگین و ئەمنی ئیسرائیل بخەینە خەتەرەوە ئەمە کارتێکی بەقوتی کووردە کە ئەمریکا پشتی پێ بەستۆ و مەترسینێ لێ کارتێکی ترمان جوگرافیایە زەویە ئەوەیە کە ئێمە دڵی ئەم ناوچین و لێرەوە نقطەی ئینتەلاقە بۆ تورکیا بۆ ئێران بۆ عەرەب بۆ هەموو ئەو شوێنانەی ترکە ئەمریکا خۆی مەبەستێتی بۆیە کە ئەمە ڕەکیزەی ئاسایشی نەتەوەی ئەمریکایە و کۆنگریسی ئەمریکا بڕیاری لەسەر پاراستنی ئەم ناوچە داوە تەنانەت بە سەرۆکی ئەمریکاش هەڵناوەشێتەوە سێکە گرنگی ناوچەکە چۆنە خاڵێکی تر وزەیە کارتی وزەیە ئێمە وەکو هەرێمی کوردستان خاوەنی نزیکەی 100 ملیار بەرمیل نەوتین دوا دەوڵەتی عالەمین کە نەوت لێرە کۆتایی دێت ئەمە سێ کارتی زۆر بەهێزە سێ لە گازی سروشتیش بڵێ سێ خاڵی زۆر بەهێزە کە کوردی وا لێ کردو کە یعنی ڕۆژ لە ڕۆژ بێ بەرەو پێشەوە بڕوا ئەودا دەیسەری ڕۆژاواکەین دوێنێ سەدوسی کاموێن چەک و ئەسێ حەد نێراوە لە ڕۆژاوی کوردستان ئەمە بۆ خۆی کارتێکی کورد ینی هەمیشە وەکو بڵێن خاڵێکی بەهێزی ئەمریکایە کە خۆی لێرە ئەبینێتەوە لە هەر شوێن لە ڕیپ بکاتە خاڵەتی پاشەکشە یەکسەر دێتەوە بۆ ئەیرانە سێرکڵێ لە ئەگەر لە سەفاری ئەمریکا وەزئی ئیشکردن خرابێت بەشێک لە ئیشەکانی دێنێ بۆ هەولێر ئەمە بۆ خۆی ئەمە لایەکە لایەکی تر کورد دەبێت سەرڕای ئەم خاڵە بەهێزانە دەبێت ئاگاداری ئەوەش بێت کە ئەگەر بێت و بارودۆخی عێراق تێکچێت بەردۆخی ئێمەش تێکەچێت بۆی ئەمریکا کۆمەڵی کارتی دژی عێراق بەکاری بێنێت کە ئەو کارتانەی بەکارێنا ئێمەش لە ڕاستی لێرە تووشی ڕوبەڕووی کارەساتە بینەوە یەک لەوانە ئەگەر بنقی دەوڵی عێراق لەگەڵ عێراق بڕێت و قەرزی نەداتێەوە عملەی عێراقی بەرەو دابەزی نەچێت و اقتصادی عێراق تێکەچێت خاڵێکی تر کە هەڕەشەی ئەمریکا ئەڵێ نەهێڵم نەوتی عێراق بڕات دەرەوە کە نەوتی عێراق نەڕۆشت دەرەوە ئابووری عێراق تووشی کارەسات و داتەپی نەبێت خاڵێک ترەوەیە لەسەر داوای ئەمریکا عیلاقاتی ئەو دەوڵەتانی کە هاوپەیمانی ئەمریکا لەگەڵ عێراق بڕێت ینی کۆمەڵە کارتی بەخۆتی ئەمریکا کە بەکاری هێنا ئەو کاتەیە عێراقیەکان تووشی کارەسات دەبن و ئێمەش بەشێکین تا ئێستا بپێی دەستوری عێراقی بەشێکین لە عێراق بۆیە کورد دەبێت هەمیشە کار بۆ کاکە ئەو کار ینی عێراق نەگاتە ئەو دۆخەی کە ئەمریکا بگا بۆ حاڵەتانە کاتان پەیام و بەیاننامانی کە سەرۆکاتی هەرێمیش دەری کردووە لە بینینی ئەو ڕووداوانەیە و بینینی ئایندەیە بۆیە بەدڵنیایەوە باس لەواکە کە هێرشکردنە سەر باڵستخانی ئەمریکا دۆخی عێراق بەرەو باش نابە ینی لە خەمخۆریانە بۆ دۆخی عێراق و دۆخی کورد لە ئایندەدا بۆیە ئەمە دەبینن باشە کاک ئازاد بەدیلی شیعە بۆ ئەمریکا چێ لە عێراقا بەدیلێکی هەیە یان بۆی دەگەڕێ تا ئێستا عێراق تا بەم خەریتە سیاسی ئێستا بمینێتەوە و بەم دەستوری ئێستای بمینێتەوە کە لە دەستورەکەدا بەڕاشکاوی باز لە چۆنێتی پێکەنانی دەسەڵات و حکومت و مەسەلەی تەوافق دەکات تا ئەم خەریتە سیاسیە موجود بێت تا ئەم دەستورە موجود بێ کەس ناتوانێت نە ئەمریکا و نە گەلانی عێراق و کورد و سونەش ناتوانن شیعە پشتگوێ بخەن بە بڕوای من دەسەڵات هەر لە لای دەسەڵاتی سەرەکی لای شیعەکان دەبێت بەڵام ڕەنگە گۆڕانکاری لە عەقلیەت و یاخود لە جۆری بیرکردنەوە ئەجەندای شیعەکاندا بگۆڕێ تۆ لە بیر نەچێت لە 2005 بۆ ئەمڕۆکە شیعەکان بە جۆرێکی تر ئاڕاستەی بیر و باوەڕ و ئەجەندایان گۆڕاوە لە سەرەتا دەتوانین بڵێن بە تەواوی ئێران هەژمونی هەبوو بە سەریاندا لە ئێستادا جیاوازە ئێستا دەتوانین بڵێن سێ ئەجەندای وازە هەیە لە ناو شیعەکاندا ڕایەکەیەکەوە ڕاستەخۆ سەر بە ئێران و دیارە ئەوانەی کەوا ئێستاوە هێرش دەکەن لەسەر سەفاری ئەمریکی و گروپێک هەن ڕەنگە ئەسڵەن باوەڕیان بە مەسەلەی مەسەبگەرایی هەر نەبێ باوەڕیان بە مەسەلەی مەدەنیەت و باوەڕیان بە مەسەلەی دەوڵەتداریە و گروپێکیش هەن ڕەنگە بتوان بە جۆرێک سیاست بکەن کەوا لەگەڵ بەرژەوەندە گشتەکانی وڵاتانی جیهان و زلهێزەکان تووشی تەسادم نەبێ بۆیە یعنی ئێستا ماڵی شیعە لە ئەجەندای بیرکردنەوەیان و استراتیجی داهاتوویان یەک نین ڕەنگە کوردیش لە ناوەخۆی بەم شێوەیە موحەد نەبێ بەڵام ڕەنگە لە
لەسەر ئاستی عێراق تا ئێستا کورد باشی هێناوە. هیچ کاتێک عێراق لەم خەریتە سیاسیە و لەم دەستوری ئێستاکە نە کورد نەسوونە نابنە بە دیلی شیعە بۆ حکمڕانی عێراق، بەڵام ڕەنگە سیستەمی سیاسی لە عێراقدا بەم شێوەیە نەمینێتەوە، ڕەنگە مەسەلەی دەسەڵاتە سیاسیەکە و مەسەلەی خەریتەی سیاسیش لە عێراقدا بەم شێوەیە نەمینێتەوە، چونکە عێراق بەگشتی لە ئەجندای ئەمریکادا لە گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە تایبەتیش ئەو هەموو کاریگەریانەیەکەوە لە عێراقدا هەندێکەوە پەیوەستن بە سیاسەتی ئەمریکاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەم لە مەسەلەی ئابووری، هەم لە مەسەلەی ئەمنی و هەم لە مەسەلەی تحالفاتی نێودەوڵەتی ئەمریکی لەگەڵ وڵاتانی ناوچەکە لە ڕێگەی عێراقەوە و جگە لە جیۆجوگرافیەکەش هەموو ئەوانە کاریگەریان لەسەر عێراقەیە. کورد تا ئێستا باشی هێناوە نەیتوانیتی خۆڕا بگرێت نەبێتە بەشێک لەگەڵ ئێران و لەم شەڕێکە ئێستا لە عێراقدا ڕوودەدا، نە لە ئێران و لە ئەمریکا. کورد تا ئێستا باشی هێناوە، بەڵام ئەوەی کە بۆ کورد مای ئەوەیە کە هەڵوێستەی لەسەر بکرێ ئەوەیە نێوماڵی کورد وەکو خطابی سیاسی کورد پێویستە پێدا بچینەوە. بەڕاستی ئێستا پێویستە دامەزراوە سەرچەکانی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران لە شێوەی موسەساتی یاسایی و نوێنەرایەتی خەڵکی کوردستان هەڵسوکەوت بکە و خطابی هەبێ و هەڵوێستی هەبێ. جگە لەوەش لەسەر ئاستی سیاسی پێویستە هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان کۆدەنجیان هەبێ و کۆبوونەوەیان هەبێ و هەڵوێستی سیاسی خۆیان سەبارەت بە مەسەلەی بارودۆخی ئێستای عێراق بەیان بکەن، چونکە ئەم بارودۆخی ئێستای لە عێراق دەگوزارێ بارودۆخێکە مەترسیدارە بۆ لە زاخەوە تاوەکو فاو هەموو خەریتەی سیاسی عێراق دەگرێتەوە، بە خاچی، بە بەشەری، بە ئیقتصادی و بە ئەمنی و بە عەسکەری بە هەمووی دەگرێتەوە. واتە ئەوەی کە ئێستا لە قونسڵیە ئەمریکا ڕوودەدا کاریگەری لەسەر هەولێریش دەبێت لە داهاتوودا. باشە کاگازادەوەی کە لەسەر قونسڵخانە ڕۆدا ئەوەی ئەم جۆرە لە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراقی ئالۆز کردووە، پێت وایە پەل بکێشێ بۆ جۆرێک لە ئابڵوقەدانی عێراق، فشارخستنە زیاتری سەر حکوومەتی عێراق، کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتی، یعنی پێت وایە ئەم ڕووداوانە بێنە پێش یان عێراق خۆی بەرگی ئەوە ناگرێ و زۆر زوو خۆی ڕادستی سیاسەتی ئەمریکیەکە. ئەگەر بە کورتی جوابی ئەوم بیتەوە بۆی بچمۆ لای کاگڕێبواریش و دواتر بێمە بۆ لای جەنابەت بۆ دواپەیان. ئەم سێ بەیانەی لەسەر ئاستی عێراق دەرکرا لە دوو ڕۆژە ڕابردوودا و ئەمڕۆ دوێنێ و سەرۆکی ئەنجومەنی وەزیران عادل عەبدولمەهدی بەیانی دەرکرد و سەرۆک کۆمار بەڕێز فەخامەتی سەرۆک کۆمار دکتۆر بەرهام و بەڕێز محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕاشکاوەنە ئەم سێ دەسەڵاتە ئیدانەی ئەم هێرشەی سەر سەفارەی ئەمریکیان کرد و پێداگریان کرد و تەنانەت داوای سزادانی هێرشبەرەکانیشیان کرد و داواشیان کرد ئەم هێزانە بکشێنەوە. ئەمڕۆ بەشێک لە هێزەکان کشانەوە، تەنانەت ئێستا هێزە شیعیەکانی عێراق کە هێرشبەرەکان بوون ئێستا وا ڕوو لە نزولن بەشێک کشاونەتەوە. ئەوانەی کە ماون چەند کەسێکن ڕەنگە سەرپێچیکەری هێزەکانی خۆیان بن و ئیلا دەتوانین برێن سەرکەوتو نەبوون لە پەیامەکەیاندا. عێراق ئێستا بە ئاشکرا هەر سێ دەسەڵاتەکەی عێراق ڕایان گەیاند کەوە هاوسۆز و پشتیوان بوون لەگەڵ بەیانەکەی ئەمریکا و ترامپ و پشتیوانی لە ئەمریکا دەکەن و ئەم هێرشەی گروپە شیعیەکانی تونڕەوەکانی سەر بە ئێرانیان بۆ سەر سەفارەی ئەمریکا ئیدانە کرد و شەرمەزاریان کرد. ئەمە هەستکردنە بەو بەرپرسیارەتی و بەو مەسئولیەیەکەوە دەزانن دەرئەنجامی چی دەبێ و دەزانن کاریگەری ئەمریکا لە ناوچەکە و لە عێراقدا چیە و دەزانن دەرئەنجامە خراپیەکانی لە هەموو ڕێکە و لە عێراق چی دەبێ. بۆیە ئەم سێ بەیانە دەرچوو لە ماوەی یەک دوو ڕۆژدا ئەم سێ بەیانە دەرچوو و کاریگەریشی دەبێ بە بڕوای من لە یەک دوو ڕۆژی داهاتوودا بارودۆخەکە ئارام دەبێتەوە و ئەمریکا سەرکەوتوو دەبێتەوە و ئەم هێز و گروپە شیعیانە سەر بە ئێران ڕەنگە سنووریان بۆ دابندرێ بۆ لەمە دووە نەتوانن بەم شێوەی لە ڕابردوو هەڵسوکەوتیان کردێ لە داهاتوو بیکەن. باش کاکرێبوار، ئایندەی خۆپیشاندان و شەقامی عێراقی، ئایندەی دیاریکردنی کەسێک بۆ سەرۆک وەزیران، ئایندەی پەیوەندیکاری نێوان هەندێک لە کوتلە پەرلەمانەکان و سەرۆکاتی کۆمار بەرەو چۆ لە عێراقدا. بەڵێ ڕاستیدا من مامونیە بکەش ئێستا ئەو پێشبینی ئەوم کرد کە نە بودجە تەزیقەکرێت لە عێراق و نە ئەو حکوومەتەش بەردەوام بێت و ئەگەری هەڵبژاردننی پێشوەختیش نزیکە بەوەن ئەوە بوو کە نەتوانرا بودجە تەزیقرێت و یاسای بودجە بنێنە پەرلەمان و دواتریش یاسای هەڵبژاردنەکان تعدیل کرایە و مەرجعیەت و
کۆمەڵی شوێن پشتگیری ئەویان کرد لەگەڵ ئەمریکا کە هەڵبژاردننی پێشوەخت بکرێت بۆ پێێتەوە قوعەکان کە مانگی چواریان نیوەی ساڵیدا ئەمساڵ کە 2020 هەڵبژاردن لە عێراق دەستەکە ئەم دۆخە بە قەناعەتی من ناگا بە نەتیجەیە کە بتوانن بە ئاسانی کەسێک بۆ سەرۆک وەزیران چونکە ئێران هەمیشه هەژمونی خۆی هەوڵەدا هەژمونی خۆی بسەپێنێەوە ئەو تا لە چەندین جار لە ڕێگەی لایەنە ئەو چوارلایەنەی خۆیەوە کاندیدیان پێشکەش کرد بەڵام سەرۆکاتی کۆمار و لایەنەکانی تر و شەقام قبوڵیان نەکرد ئەمە ئیتر نیشانی ئەوەیە کەوا هەژمونی ئێران بەرەو پاشەکشە ئەچێ و هەژمونی ئەمریکا زیاتر زاڵە بێەوە بە قەناعەتی من ئەم دۆخە دەڕواتە ئەو کاتی هەڵبژاردننی پێشوەخت دەکرێەوە هێزی نوێ پێشەوە ئەو هێزانە مطلقاً ئەبێت یعنی لە 100% لەژێر هەژمونی ئەمریکا بن اینجا دۆخی عێراق ئاسایە بێتەوە و حکوومەتی عێراقی دەتوانێت کارەکانی خۆی بکات. زۆر باشە سپاس دەکەم بە کورتی ئەچمەوە لای کاگازات ئەگەر تو پەیامت کاگازات لە کەمتر لە خولەکێکدا بگەێنیت جۆم ئاگام لێبوو لە کاتی قسەکانی کاگڕێبواردا بە ئاماژەی سەر هاوڕابووی لەگەڵەیە زۆر بە کورتی ئەگەر دوا قسەت ما بێ. بەڵێ هەمان هاوڕام لەگەڵ ئەوەی کەوا لە داهاتوودا ئێران ڕەنگە ڕوو لە نزول بێ و هەژمونی ئەمریکا زیاتر بێ لە عێراقدا دوا قسەی من ئەوەیە ئەوەی کە پەیوەندیە لەم دۆخی عێراقدا ئەوەی کە پەیوەستە بە مەسەلەی ئێمەی هەرێمی کوردستانەوە گەلی کورد لە عێراقدا من هیوادارم گەلی کوردستان و هەم لەسەر ئاستی شەقام و هەم لەسەر ئاستی لایەنە سیاسیەکان و لەسەر ئاستی دامەزراوە یاساییەکانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانیش دەرک بەو مەترسێ بکەن چونکە مەترسێکی گەورەیە ڕوبەڕووی تەواوی عێراق دەبێتەوە ئێمە تا ئێستا بەشێکین لە عێراق و لە ڕووی داراییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە کاریگەری دەبێت بەسەر هەرێمی کوردستاندا لە داهاتوودا پێویستە هەرێمی کوردستان خۆی ئامادە بکە هەم لە ڕووی سیاسیەوە لەگەڵ هاوپەیمانان و بەتایبەتی ئەمریکا کە قیادی هاوپەیمانان دەکات لە عێراق چونکە ئێستاش مەترسی داعشەیە ئێمە لەبیرمان نەچێت ناوچە جێناکۆکەکان کەوا مەترسی سەرهەڵدانەوەی داعشی تێدایە ڕەنگە لە چەند مانجی داهاتوودا هەرێمی کوردستان ڕوبەڕووی هێرش و پەلامار و شەڕ لەگە داعش بێتەوە ئێمە و کاتە پێویستمان بە هاوپەیمانی نێودەوڵەتی دەبێت کە ئەمریکا سەرۆکایەتی دەکات ئەمە خاڵێکی تر تا دێ ئاستی حسارخستنە سەر ئێران و بەرتەسکردنەوەی ئێران فراوانتر دەبێت بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لەم پەیامە بگا و ئەوەی کەوا سەرۆکی هەرێمی کوردستان بەیانەی دەرکرد بەیانەکە چاک بوو و پێویستە ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستانیش بۆ ئەمە ڕۆڵ ببینن و لایەنە سیاسیەکانیش ڕۆڵ ببینن لەوەی کەوا یەکەڵوێستی بێ خطابی کورد ڕێک بخەن و کورد بە یەک خطابی سیاسیەوە لە بەغدا مامەڵە لەگەر ئەم بابەتەی ئێستای عێراق بکە کەوا بابەتێکی گەرمە و گرینگە و کاریگەرە ماڵی کورد دەبێت ڕێک بێ ئێستا دەتوانین بڵێن سێ فراکسیۆن لە عێراقدا هەیە دەتوانین بڵێن فراکسیۆنەکان ڕێک نین فراکسیۆنی پارتی و یەکێتی ئەو فراکسیۆنی پازدە ئەندامیەکەی پێ گروپی پازدە پێ دەڵێن بۆیە پێویستە ئەم سێ فراکسیۆنە لە پەرلەمانی عێراقدا دانیشن و لەگەڵ سەرۆکایەتی کۆمار هاوکار بن و لەگەڵ وەزیرەکان و لەگەڵ قیادەی سیاسی کورد لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانی کورد پێویستە ئامادە باشی هەبێ بەداخەوە تا ئێستا جۆرێک جگە لە بەیاننامە جگە لە ڕاگەاندنی هەڵوێستی سیاسی تا ئێستا لە هەرێمی کوردستان شتێک نەبیندراوە چ لە ئاستی حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی و چ لە ئاستی لایەنە سیاسیەکان زۆر باشە دەست کاک ئازاد کاک ڕێبوار ئەگەڕێمە لای جەنابەت ئێوە دوا پەیامتان بە کورتی ڕاستیدا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە بە ئاگابێ لەوەی کە دۆخی عێراق دۆخێکی زۆر هەستیارە و ئەم سیاسەتی خارجی ئەمریکاش دوو هێز لە ناو ئەمریکای با بەڕێوە هێزی خاوەن نفوزی شەریکاتی نەوتی و خاوەن چەک و ئەسێحا و دیمان لە 2001 عێراق خەڵەشەی ئەوەی کرد کە نەوت بە یۆرۆ بفڕۆشێت بەپەلە حسابیان بۆ ئەنجومەنی ئاسایش نەکرد هاتن پەلاماری عێراقیاندا ئەو دەوڵەتیان ڕوخان و ئەو دەستوریان دروست کرد ئەگەر لە عێراق بە ژۆنیەکانی ئەمریکا پارێزراوە نەبێت دەکرێت لە ماوەیەکی زۆر کەمە هەموو بڵێن ئەوەی کە لە عێراق دروست بوو هەمووی ژێرۆ عکس بێتەوە و ئەمریکا ئەوەی کە خۆی مەبەستێتی وکە لەگەڵ بەرژەوەندی ئەوە گونجێت شێوەیەکی تر لە حکومڕانی بێتە عێراق بۆیە دەبێت حساب بۆ ئەمریکا مەترسیەکان جدین و پێویستە حساب بۆ ڕای ئەمریکی و بەرژەوەندی ئەمریکی لە عێراق بکرێت بە هەرێمی کوردستان شەوەی جینە دەرەنجامەکان باشنا بن بەڕێز ڕێبوار محەممەد چاودێری سیاسی لە سلێمانی سپاس دەکەم لەگەڵمان بوو هەروەها ئازاد جۆڵات چاودێری سیاسی لە هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێزیشتا سپاس بۆ یۆشکە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ